ئەو ڕۆساڵیات یەکێک لەو تێک و شەر و دەنگە ئازادی خوازانەیە کە لە سلێمانی 26 ساڵ لەمەوبەر لە بەردەم ماڵەکەی خۆی لەلایەن دوو تیرۆریستی ئیسلامی سیاسی حزبی سیاسی تیرۆر کرا کە هەموو گومانەکان لە بۆ نامۆ ئامۆزای حاکم قادر دەبردرێ و ئەو بە دواتچوونانی ئەم لە 2016 کردم گەلک پێوەماندی بم بەو راپۆرتە لە سەوی حەمە حوسێن کۆمەڵە خەڵکی کە بوو لەگە نامۆی کوژرا شەید فەرهاد فەرەج یعنی بڕوا بکەن ئەو راپۆرتە ڕەنگی 20 ڕۆژی پێچوو بەهەرحاڵ ساڵیادی شەید فەرهاد فەرەجە کە بە برینداری گەیشترە خەستەخانە کارەساتەکە لەوەدا بوو هەتا 2 ساعت یەک دکتۆری لێ نەبووە تا گیانی گەیشتە بەرزە فڕی شەید بوو کارەساتە تو یەکە کە دەکرا ئینقاز بکری ئەگەر هەبوو ئینقاز بکری دکتۆر لەوێن دەربی بەهەرحاڵ شەید فەرهاد بەدەستی نامۆ پێشتر دەبی بڵێن ئامۆزای هەم حاکم قادر بوو هەم لە ئاسایش داوام دەکرد چووە لەگەر مەلاکرێ کار بوو و ئەمن ئەو بە دواتچوونانەی کردم هەمووی بە دەمانچەی کەتم و تا ئەنها ژینی مەلا ئەمینیش ئەو دەمی شەید برێم هەوڵی شەیدکردنیاندا بەڵام بریندار بوو گەیشتە خەستەخانەی ئیمەرجنسی قوتار کراوە بەڵام بە هەمان شێوە و لە هەمان فەتر بوو خەڵکی تریش بریندار کرا دەبێ بڵێم لە نەوەتەکان جیرێک پەیدا و نازانی ئیسلامی سیاسی هات هەزار ڕەحمەت لە پارتی ئێستا و لە زانیاری ئێستا بڕوا بکەن لە پاڤل و مەسرۆر ساڵۆنیان دەتەقاندەوە تیزابیان بە پێشناندا دەکرد دوکانی مەشروبیان دەتەقاندەوە هەڕەشەی کوشتنیان دەکرد بە ئەڵڵا و ئەکبەر دەچوونە ئەو شوێنانەی وەکو لە 95 سەمە لە هەولێر بوون بە ئەڵڵا و ئەکبەر هێرشیان کردە سەر هۆڵی میدیا لەبەرەوەی 8 مارس دەکراوە یعنی ڕێگریان لە کاری چالاکی خەڵک دەکرد بیان زانی بە ئەوەندەی دەرەقەت بهاتبوونە لە پارتی یەکێتی دەسەڵاتتر ئەگەر یەکێتی نۆتسە لەی نەدابوونە کارەساتی زۆر گەورە دروست دەبوو یعنی عینەن وەکو ئەفغانستان و ئەوانەی لێ دەهات وەکو قائیدە و تالیبان وەکو تەوێڵە و بیارە وەکو خێڵی حەمایان دەکرد یعنی هەموو ئەوانە مێژوشی ڕەشی ئەو حزبە ئیسلامی سیاسیانە کە نامۆن بە عینی باو واپیرانیمە کورکاکەکەی لە سەردەمی باو واپیرانیمە تونند و تیژەک لە نێوان پێکدادانێکی کۆمەڵایەتی هەبووە لە نێوان خەڵکانێک کە وەکو گوتم لە 40 هەتا نەوەتەکان حرەکەی چەپ و شوعیەت لەو بەڕی بەقۆت بوو هەمووش کوڕە مسلمان بوون هەمووش باوچیان مسلمان بوو ئەو خەڵکەش کۆمەلگای ئیسلامی و ئەر ئەوە هیچ پێکدادان نەبوو حزبی ئیسلامی سیاسی کە هاتن ئەو دیاردە نامۆیان ئەو مەوزوعان هینا هەر بووە ئەو ئیسلامی سیاسی لە کوردستان تا ئێستا نامۆی عقدەی هەیە 30 ساڵە فەشەلی لە پارتی وێشەتی زیاتر نایتەوە دەبی باز بکرێت نامۆن بە کۆمەلگای لەبەرەوەی لە هەستی نیشتیمانی تێیاندانیا ئەرهاب بەکاردێنن ئیسلامەکی میانڕەونین ئیسلامەکی هەرێتن ڕەون بەڕێزان شەید فەرهاد فەرەج یەکێک لەو قوربانی شەید شاپور قابیل یعنی زۆر کەسیان شەهید کرد ئەگە پێدا بچی سڵاح هەورامی دەنگۆ لەسەر شەهید بوونی هەیە کە لەلایەن ئیسلامی کابرایەکی لیبرال بوو فکرێکی مۆدێرنی هەبوو بەهەرحاڵ ئیسلامی سیاسی ئێستا لە هەموو دنیا بەرەو ماڵ ئاوایی بوون دەڕوە دیتان چ لە قائیدە و داعش ئەگە داعش بەخۆشیان دروستیان کرد بەس بۆیان بوو هەڵمژینی هەموو ئەو باڵە تونندڕەوانەی ئیسلامیە لە هەموو دنیا خڕبەوە یەک هەمووشیان لەناو بردن قائیدە تالیبانی جاران نمایە ئەسەی کە تالیبانی جاران نمایە ئێران ئەو ئێرانە دەبینن چەند کلک و باڵی کرایە وەڵا دوێنێ ڤیدیۆم دیتە لە ئەوەی خراپترە لە ئەوروپا خراپترە کچوو ئەو حڕێتی هەیە شتێکی دڵخۆشکەرە کاکە بڕۆ ئەڵێ پزیشکیان ئەڵێ 8,000 مزگەوتمان هەیە کاکە 8,000 مزگەوتت هەیە چ پێویست بەوە دەکە بەرزەبری شمشێر بە مرتەد بێ بیکوژی لە کوردستان 6,000 مزگەوت هەیە باشە چ پێویست دەکەت لەو مزگەوتانە فکری خۆت بڵاوکەوە لۆ دەبێ بە تونوتیژ و ئەرهاب و کوشتن بێ ئەوە بکەیت بۆیە بمۆدیلی ئەوە نما ئەگە سیر بکەی حتا ئەو شەڕانە ڕاستە ئیسرائیل ئەندێکی بوون ئەوەیە لە بۆ ڕێیدا و بەس بەشێکی لۆ لە ناوبردنی فکری تونندڕەوی ئیسلامیە فکری تونندڕەوها نەک ئاینی ئیسلام لە ئەوروپای بە سەدان مزگەوت هەیە هەمووتان ئەوامە لێرەینە ئازادی هەیە بە کەیف خۆت ئاینەکەت بڵاوکەم بەس دوور لە توندژی پەنجە هەر شەقان هەر بۆ زانیاریتان مەلایەک لێرە لە غوتبەیدا ئەو مانگەی گوتی دەبی لە ژنەکانتان بدەن مەلایەکەیان دەرکردی مزگەوتەکەیان مساعدەی یارمەتیان دەدەن حکوومەت پارەکەیان لێ بڕیە هاوکات ئەگەر هەیە ئەو مەلایە ڕەوان بکرێتەوە لەبەرەوەی من تحەدا دەکەم ئیسلامی سیاسی بوێری ئەو گوتارانەی لە شەرق دەدا لە ئەوروپا بوێرن بکەن لەبەرەوەی قانون هەیە درۆ دەکەن ئەو بەندانەی قانون
لە قورئان کە بازە تونند و تیژی ئیرهاب دەکات یەکیان ناوێرن لێرە قسانە بکەن ئەو مەلایەت دەرکرا داوای لێبوردنیشی کرد باشە یعنی درۆزنن لەو شوێنەی کە بزان مەجال هەیە ئەو قسانە دەکەن دەسەڵاتیان هەبی خێڵی حەمەن تەوێڵەن قائیدە و داعشن وەکو هەولێری نەوەتەکان هەر بۆ زانیاریتان بەشێک لەو گەمانە مەلاغەنی و ئازاد بەرواری پاراستن دەیان کرد بڕوا بکە ئەوە سەرچاوە و زانیاریە بۆ ئەوەی مەسەن لە یەکێتی لە هەولێرە بەقوت بوو مەلاغەنی و ئەوە لە 94 چەندین لەو جەریمانەیان کرد بۆ ئەوەی فەوزای ئەمنی دروست بکرێت بێماوە سەر حەماس جیهاد حەزبڵڵا حوسیەکان ئەوەی شەباب لە ئەفریقا ئاسیا حرەکەیەکی ئەوە گەنجانە بوون ئیسلامی توندڕە بوون هەموو ئەوانە کە فترەی توندی قائیدە داعش تاڵیبان ئێران هیچی ئەو باڵە توندڕەویی جاران نامی ببینێن وەکو حزبی سیاسی وەکو یەکگرتووی کۆمەڵی ئێستاکە کە پێشان چ بوون ئێستا دێن فکری خۆیان بە ئەو هەرچەندە بە وجدان بڵێن بە تەواوەتی هەموو حقوقاچیان نییە منبەری خۆیان بڵاوکەنەوە و یعنی تونند و تیژی و ئیرهاب هەیە لەسەریان ڕێیان نەدان لە غەزەی تعبیر لە خۆپیشاندانێکی خۆیان بکەنەوە شتێکی بێشەرەفی بوو بەڕاستی یعنی بواریان پێ بدەن نقطەی مە لێرەدایە سەردەمی تیرۆری فەرهاد فەرەج و شاپور و قابیلەکان بەسەرچوو سەردەمی تیزا بوو ئەوانە بەسەرچوو حزبی سیاسی ئیسلامی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بڕۆ وەکو حزبەکان کە جم و جۆڵ بکە ئەو زمانەی بگرە و بکوشە و بسووتێنە بەسەر چلۆ ئیسلامی سیاسی چکو ئەگەر بەدەسەڵاتیان هەبێ بڕوا بکە هەرچی بڵێ دژی سیغەم دژی سەگم پێگەڵاو نییە دەرێن مرتەدە بڕۆ بیکوشە بەس ئەو باوکەتان ڕۆژ